Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward bound. My friends, my name is Kevin. I'm talking about horse. The first one is the word chivalry comes from French, which means horse. Horses can sleep standing up by locking their leg joints. Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward bound. We're not in a hustle, we're not in a bustle. Don't go tearing up the road. We're not in a hurry, we're not in a flurry, and we don't have a very heavy load. Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward bound. Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward bound. Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward bound. Horses cannot breathe through their mouth, only through their nose. Horses have the largest eyes. Horses can see nearly 300 degrees. Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward bound. قوتابخانەی کلێڤەری ناحکومی لە ساڵی 2011 دامەزراوە. سەرەتای دامەزراندنی تەنها قۆناغەکانی 1 و 2 و 3 و 7 بنەڕەتی بوو. ژمارەی قوتابیەکانی هەر 4 قۆناغ 64 قوتابی بوو. بینای قوتابخانە ئەو کات لە خانوویەکی 1200 مەتر بوو کە 4 پۆلی هەبوو. بەڵام دوای ئەزموونی چەند ساڵێک و سەرکەوتن قوتابخانەی کلێڤەر لە هەردوو بواری پەروەردە و فێرکردن ژمارەی قوتابیەکان و پۆلەکانی ڕوو لە زیادبوون بوو. بۆ ساڵی سێەم بینای قوتابخانە گواسترایەوە بۆ گەڕەکی مامۆستایان لە بینای نوێ گشت قۆناغەکانی بنەڕەتی 1 تا 9 وەرگیران. قوتابخانەکەمان قوتابخانەی کلێڤەر لە 3 بەش پێکاتوە و کۆمەلگایەک تەوان بەشێکەمیان باخچەی منداڵانە. بەشی دووەمیان بنەڕەتیە لە پۆل 1 تا پۆلی 9 بنەڕەتیە و بەشی سێمیشان بەشی ئامادەی بەڵام ئامادەیەکە تەنها زانستیمان کردوتەوە تا ئێستا. جا لە بەشی باخچەی منداڵان زیاتر تەرکیز لەسەر 2 بەش دەکەینەوێشەوە. یەکێکیان پەروەردەیە چکە تەمەن منداڵ لەو تەمەنەدا زۆر حساسە تەمەنەکەی. بەشی دووەمیشان وەکو مەنهاج زمانی ئینگلیزیە زۆر تەرکیز لەسەر ئەوەکەین. بۆ بنەڕەتێکەش بە هەمان شێوە پۆلماندانا و پۆل 1 تا 6 بنەڕەتی زۆر تاکید لەسەر فێربوونی زمانی ئینگلیزیەکەنەوە جگە لە پەروەردەکەش ئەمەشکە تەوەرەکی ئەساسی لە قوتابخانەکەمان. بە هەمان شێوە ئامادەیەکەش تەنها بەشی زانستیمان هەیە و زۆر سوپاسی وەزارەتی پەروەردەش ئەکەین کە هاوکارمان بوون لە هەندێک کاتدا و بەتایبەت کە بە دوواداچوونەکەن بۆ قوتابخانە بنە ئەهلیەکان یاخود ناحوکمیەکان لێژنەیەکی تایبەت پێکاندراوە بۆ هەڵسەنگاندنی ئاستی زانستنیان. ئەمە ئەومان زۆر پێخۆشە و هیواداریشین هەرچەندە ئەو لێژنەیە زۆر ماندووە بە هەڵسەنگاندن و بە دوواداچوونی قوتابخانەکەن بەڵام جێگای دەستخۆشیە کە هەڵدەستن ساڵانە تەقییمی قوتابخانە ناحوکمیەکان دەکەن و سوپاس بۆ خوا تا ئێستاش کلێڤەر لە ئاستی پێشەوەی یا بڵێن لە ئاستی سەرەوەی قوتابخانەکان بووە ئەوە جێگای دڵخۆشیە و سوپاسی دەستەی کارگێڕی و مامۆستا بەڕێزەکانەکەین و هەروەها سوپاسی قوتابیەکانیشمان ئەکەین کە ساڵانە خۆیان ماندووەکەن تا بگەنە ئەم ئاستە بەرزە.
بۆ ساڵی پێنجەم قوتابخانەی کلێڤەر بۆ جاری سێەم هەڵسا بە گەورەکردنی بینای قوتابخانە لەسەر ڕووبەری 4000 مەتر دووجا کە لە 50 ژووری خوێندن پێک دێت و جگە لە یاریگای چیمەن و کافتریا. قوتابخانەی کلێڤەرم بوو ئەوە هەڵبژار چونکە لایەنی پەروەردەی ئەلحەمدولیلا زۆر بەرزە، لایەنی علمی قوتابخانەیەکی زۆر سەرکەوتووە لەو بوارانەدا، لە بواری پەروەردەی لە بواری زانستی زۆر سەرکەوتووە. قوتابخانەی کلێڤەر قوتابخانەیەکی باشە. ساڵی پار کوڕەکەم لەوێ ناونووس کرد، سوودەکی باشی دیت. لێ ئەوسارە کچەکەشم کە لە ڕەوزەی کلێڤەر بوو بامان شێوە لە قوتابخانەی کلێڤەر ناونووس کردەوە. قوتابخانەی کلێڤەر لە کاتێکە کە دامەزراوە ئەوە بۆ 7 ساڵە بێت کچەکەم لە قوتابخانەی کلێڤەرە. قوتابخانەیەکی زۆر باشە، زۆر سەرکەوتووە، لە ڕووی دەرسەکانیانە زۆرم بەدڵە، لە ڕووی پەروەردەیانە زۆرم بەدڵە. بەڕاستی مەکتەبێکی زۆر باشە. دوای سەرکەوتن و ئەنجامێکی باشی قوتابیانمان هەڵساین بەکردنەوەی باخچەی منداڵانی کلێڤەر بۆ هەردوو قۆناغەکانی KG1 و KG2 و بۆ تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی و بۆ ساڵی یەکەم بە ستافێکی شارەزا لە مامۆستایان و خوێندن بە زمانی ئینگلیزی توانیمان چەندین گەشت بە پەپولەکانمان بکەین. بەگشتی لە هەڵسوکەوتی مامۆستایان لەگەڵ قوتابیان ڕازیم. قوتابی هەست بۆی دەکا کە وەکو ماڵی خۆیتی شێوەکی هاوڕێیانەیە زیاتر. لایەنی پەروەردەی ئەلحەمدولیلا زۆر یارمەتی دەرن بۆیان کە هەفتانە هەڵسەنگاندنیان ئەدەنێ و ئامۆژگاریان ئەکەن. ئەلحەمدولیلا لە ماڵەوەش جێبەجێ ئەکەن، لایەنی پەروەردەیان زۆر سەرکەوتووە. ئەوە ئێستا مناڵی من لە ماڵێ دەیکا لە دەرێ دەیکال وەکەسە فەرقی لەگەری کشکە، یعنی بەڕاستی لە مامۆستایەکانیان ڕازیمە، یعنی زۆر پەڕۆشی منداڵەکانن بەڕاستی زۆر لە ڕێیان ڕازیمە. لە قوتابخانەی کلێڤەر منداڵ ڕۆژ بە ڕۆژ هەست دەکەی هەڵسوکەوتی بەرەو باشی دەچی. ینی وانەکان هەم زانستی هەم تربەوی سوودێکی زۆر بە منداڵان دەگەینە. ئاستی قوتابیەکان کچەکەم لە پۆلی یەکەوە هەتا وەکو ئەم ساڵ مەرحەلەی حەوتێتی زۆر لێ ڕازیم. هەموو ساڵێک ماشەڵڵا دەرەجەی باش و دووەم و سێم بووە. پڕەکەیشم هەر لە پۆلی یەکەوە تا سێ زۆر باشە، زۆر لیان ڕازی. بۆ ساڵی خوێندنی 2017-2018 هەڵساین بەکردنەوەی ئامادەیی کلێڤەر بە سەرپەرشتی پۆلێک لە مامۆستایانی شارەزا و بە ئەزمون و وەرگرتنی قوتابیانی 12 زانستی. پێشنیارێکی وام نییە چونکە مەکتەبەکە ئێستا لە ئاستێکی تەواوایە، لە هەموو شتێکە زۆر مەزبوطن، زۆر باشن لە ڕووی خوێندنیانەوە، لە ڕووی هاتوچۆیانەوە، لە ڕووی پاکوتەمیزیانەوە هیچ مشکلێکیان نییە. تێبینیم نییە لەسەر قوتابخانەی کلێڤەر قوتابخانێکی نمونەیە بەڕاستی لەسەر ئاستی هەرێم بە تایبەتی لەسەر ئاستی کوردستانیش تایبەتی لەسەر هەولێریش زۆر نمونەیە بەڕاستی، ینی لێیان ڕازیمەوە. بێگومان هەر هەموو کارێک بێ کەم و کورتی نابی بە هەمان شێوە، ینی مامۆستایان زوو چاوپێکوتن لەگەڵ دایک و باوکان بکەن، هەم ئەوان گلەی خۆیان بگەین و هەم دایک و باوکی گلەی خۆیان تا تێگەیشتن هەبی و بتوان بەرەو باشتری بن. الحەمدولیلا زۆر لیان ڕازیم چونکە نمرەکانیان بەرزە، هەرسێکیان هیچ ینی ڕخنە و گلەیەکم لیان نییە. مامۆستاکانیش جێی دەستیان دیارە، قوتابخانەکەش دیارە کە مامۆستاکانیان هەڵبژار مامۆستای باشیان هەڵبژاردو بۆ ئەوی قوتابیەکان سەرکەوتوو بن. من هەرسە قوتابیەکەم الحەمدولیلا سەرکەوتون. قوتابخانەی کلێڤەر ساڵانە نوێبوونەوە بەخۆیەوە دەبینێت لە باڵەخانە و ستاف و مامۆستایانی. پەروەردە و فێرکردن بە شێوازێکی جوان و سەردەمیانە دەکەینە خۆراکی قوتابیەکانمان. Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward bound. Horses are closest relative. They are not like
cow, pig, or goat? Horses galloping through the countryside. I wish that I had one to ride. Horses galloping in my mind. Horses like to eat lots of hay and grass. It makes them big and strong. They have beautiful manes and poofy tails, with hair so nice and long. Horses can run faster than you or me. They're like a speeding train. But oh, they can pack a powerful kick just with their hind legs. So be sure not to stand behind them if you get the chance to be near one. Maybe just bring an apple. That's their favorite snack. Horses galloping through the countryside. I wish that I had one to ride. Horses galloping in my mind. Horses wear shoes, but not quite like the ones that we wear on our feet. Horseshoes protect the horses' hooves when they walk on the street. A young boy horse is called a colt, and a young girl is called a filly. That's silly. A grown-up girl is called a mare, and a grown-up boy is a stallion. They can be different colors, like brown, white, black, or golden. Ooh, I love them so. Horses galloping through the countryside. I wish that I had one to ride. Horses galloping in my mind. Giddy up now, horsey. Come on, giddy up. Horses galloping through the countryside. I wish that I had one to ride. Horses galloping in my mind. They're galloping in my mind. They're galloping in my mind. The Horses song is so much fun. Thank you so much for watching it with me. Hey, I have a question for you. What's your favorite color of a horse? That's my favorite color too! Wow! I like horses because they're so beautiful and spectacular. You know what I love doing? I love acting like I'm riding a horse. You want to act like you're riding a horse with me? Okay, I'll teach you. First, you grab the reins so you don't fall off. You don't want that to happen. And then you bounce up and down as if the horse is walking. This is fun. And then if you want to get the horse to go really fast, you talk to it and make noises like you're a real cowboy or cowgirl. Are you ready? Yeah! Yeah! Whoa! The horse is going really fast now. This is fun! Now watch, I'll make it slow down. Whoa! Whoa! Whoa, horsey. Come on now. Whoa, that's fun. Okay, thanks for acting like you're riding a horse with me. Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward bound.
پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی بە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم قوتابی بە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم
Horsey, horsey, don't you stop. Just let your feet go clippity-clop. Your tail goes swish and the wheels go round. Giddy up, we're homeward